کە دێنە ژوورەوە دەڵێن داوازام دنیای خۆمە. دوای 30 ساڵ لە وڵاتی کەنەداوە دەگەڕێتەوە هەرێمی کوردستان بۆ ئەنجامدانی تاقیکردنەوەیەک و ئیدی بڕیار دەدات لە کوردستان بمێنێتەوە چێشتخانەیەکی خنجیلانەش بکاتەوە ئەزمموی کەنەدا تێکەڵ بە ئەزمموی کوردستان بکات. من ئێستا لە یەکێک لە چێشتخانەکانی هەولێرم. سەبا خان سڵاوت لێبێت، چۆنی ئەحواڵت؟ لەگەڵ جەوی هەولێر چۆنیت؟ جەوی هەولێر زۆر خۆشە. لە کەنەداوە نزیکە؟ لە کەنەداوە نزیک نییە، بەس ئەیرە خۆشترە. بۆ من ئەیرە خۆشترە. چی وای کردووە کە ئێرە بۆ تو خۆشتر بێت دوای 30 ساڵ؟ هەر حەزم لە کوردستانە، حەزم لە وڵاتی خۆمە، لە ملەتی خۆمە، لە کەسوکاری خۆمە و پێم خۆشە بمێنمەوە لێرە. باشە سەبا خان، چی وای کردوایەوەی تو گەڕایتەوە هەرێمی کوردستان چێشتخانە بکەیتەوە؟ تو لە کاتێکا لە وابزانم لە وڵاتی کەنەدا چێشتخانەت هەبوو؟ بەڵێ لەوێش هەم بوو، لێرێش ئەلحەمدولیلا و شکر هەمە. من ڕاستی هەر خۆم حەزم ئەوە شتێکی یعنی هیوایەتێکە بۆ خۆم، حەزم لە چێش دروستکردنە، بە تایبەت لە بۆ وڵاتی خۆم، لە بۆ کەسوکاری خۆم حەزەکەم، لە یعنی بۆ هاوڵاتی خۆم حەزەکەم شتێک بزانم لەگەڵ کەسوکاری خۆم بەشی کەم. ینی باشە لێرە خواردنەکانت تێکەڵ کردووە بە کلتوری کەنەدی و کوردی تێکەڵ کردووە؟ کەنەدیم هەیە، کوردیم هەیە، ئەوروپیم هەیە، ئیتالیم هەیە، هەموو خواردنێک ئەتوان بکەم. باشە هاوڵاتیان چۆن خواستیان لەسەر و بابەت؟ هاوڵاتیان وەکو دەبینم حەزیان لە خواردنەکانمە، پیان خۆشە، ینی وەکو حەسابیان ناکەم وەکو مشتری یا وەکو کڕیار، حسابیانەکەم وەکو مناڵی خۆم، وەکو کوڕی خۆم، کچی خۆم، یعنی فامیلی کشتمە بووینەتە عائیلەیەک کە دێنە ژوورەوە دەڵێن داوازام دنیای خۆمە. یعنی بەڕاستی من ئەم دوکانم دانا مەبەستیەوە من نییە پارە دەرکەم یا قانجازیاوە، پێم خۆشە یعنی ملەتەکەی خۆم خۆشحاڵکەم، لەبەرەوە زیاتر ئەو بکەم یارمەتی و ئەو شتێک کە ئەزانم لەگەڵ کەسوکاری خۆمە، یان لەگەڵ کە منەڵێ مناڵی خۆم، کریارەکانی خۆم وەکو مناڵی خۆم دانم. خۆشیان وێ زۆر حەزەکەم هەر شتێک لە دوکانیش نەبێڵێم چیتانێ بۆتانەکەم. مەسا من هاتمەوە ئێرە چۆن دەستم پێ کرد، من خبرەی خۆم زیاتر پیتزا و باڵەمریشک بوو لە کەنەدا، پیتزا و باڵەمریشک کە هاتمە ئێرە باڵەمریشک و پیتزەم دانا، دوای سیرەکەم خۆتە زانی بێزارە بێ ئینسان لە شتێکەم و ڕۆژێ بیخوا و ئەوانش وەکو چۆن بڵێ من لێرەم دڵیان نایە بڕۆنە دوکانێتر، ئەوانش بۆ من چۆن من ئەوان خۆشەوانش منیان خۆشە، دڵیان نایە بڕۆنم مەطعمێتر یا دوکانێتر دێنەوە ئیدادا شتێتر هەیە بۆ مام بکەیت لەبەر خاتری ئەوان یعنی کریارەکانە و مشتەرەکانی خۆم ئەستام خواردنی کوردەواریم تێکەڵ کرد، یعنی برنج و شلە و تەپسی و کوفتە و دۆڵمە و هەموو شتێک من لێرە دروستەکەم بەبیانیان. زۆر باشە سەبا خان، شێوەزاری زمانەکەت پێ دەچێت خەڵکی منتقەی گەرمیان بی؟ خەڵکی کفریم. باشە چۆنەوە بڕیارە داوە لە هەولێر ئەو کارە بکەیت؟ کفریشم خۆشەوێ زۆر، بەس هەولێر پایتەختە وەنا حەزەکەم یعنی حەزمە کرد شتێکیش بۆ کفری بکەم، بەس لەبەرەوەی هەولێر پایتەختە چۆن ئەڵێنە تا گەورە وەستابیە بچووک نۆرەی نایە جارێ ئەو جار ئینشاءڵڵا لێرە تۆزێک ینی گەورە بین، چۆن بڵێ پەڵەی پێ بدەین ئینشاءڵڵا ڕۆژێکش لە کفریش فەرعەکەکەینەوە. باشە تا سەردانی کفریت کردوەوە لەوەتی لە کەنەدا گەڕاویتەوە؟ ئەم جاریان لەبەر هەست و خۆشەویستی بۆ دوکانەکەی خۆم و ئەم کەسوکارەی لە دەور من ئەم جارە نەمتوانی بڕۆم بۆ کفری بەداخەوە. چەند مانگ دەبێ؟ 6 مانگە بێ. 6 مانگە نەگەڕایتەوە بۆ کفری. زۆر باشە سەبا خان، دەست خۆش بێتن. ئەوەی گوێتان لێ بوو قسەی یەکێک لەو خانمانەیە کە دوای زیاتر لە 30 ساڵ لە وڵاتی کەنەداوە بۆ ئەنجامدانی تاقیکردنەوەیەکی خواردن دەگەڕێتەوە هەرێمی کوردستان و دواتر بڕیار دەدات بە یەکجارە چی نەگەڕێتەوە بۆ وڵاتی کەنەدا و لە هەولێر چێشتخانەیەکی خنجیلانە بکاتەوە بۆ ئەوەی ئەو کارێک کە خۆشی دێت بەردەوام بێت لەسەری، شێوازێکی جیاوازیش پێشوازی لە میوانان بکات و خواردنێکی تایبەتیان پێ ببەخشێت.